دەواازە تاقانەکەی ڕۆژاوا کە بە شادەماری ژیان ناو دەبرێت لە یانزەی ئەم مانگەوە واتە 2 هەفتەی ڕێکەدا خراوە. زوومی ڕۆژاوا چووەتە دەواازە کە لە دیوی لای خۆیان سمێلکاو لە دیوی هەرێمی کوردستانیش پیشخابووری پێدەگوترێت. وەکو لە دیمەنەکاندا دەردەکەوێت ناوچەکە کشوماتە هیچ جۆرە جوڵەیەک نابینرێت. زوومی ڕۆژاوا دەڵێت سەرجەم جوڵەی بازرگانی و هاتوچۆی هاوڵاتیان لە نێوان هەرێم و ڕۆژاوا وەستاوە. ئەو چەند خولەکەی کاتیمی زووم لەوێ بوون تەنها ڕێگە بە یەک ئۆتۆمبیل درا بێتە خاکی ڕۆژاوا، ئەویش ئەمبوڵانسێک بوو کە تەرمێکی دەگواستەوە. زوومی ڕۆژاوا قسەی لەگەڵ کارمەندان و بەرپرسانی دەواازەی سێماڵکا کردووە. ئەوان گوتویانە داخستنی دەواازەکە کاریگەری نەرێنی گەورەی لەسەر هاوڵاتیانی ڕۆژاوا دروست کردووە. پێشتر ڕۆژانە 20 تا 30 کەس کە نەخۆشی شێرپەنجە و نەخۆشی قورسەکانی دیکەیان هەیە لە ڕێگەی ئەم دەواازەیەوە بۆ چارەسەری پزیشکی ڕویان لە هەرێمی کوردستان دەکرد. بەڵام ئێستا ئەو نەخۆشانە ناتوانن چارەسەر وەربگرن و مەترسی لەسەر ژیانیان دروست بووە. بە گوێرەی بەدواداچوونەکانی زووم وەستانی جوڵەی بازرگانی لە ڕێگەی دەواازەی پیشخابوورەوە کاریگەری نەرێنی لە سەردۆخی بازار لە شارەکانی ڕۆژاوای کوردستان دروست کردووە. نرخی کەلوپەل و پێداویستیەکانی ڕۆژانە بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. هەروەها بەهای دۆلار بەرامبەر لیرەی سووری بەرز بووەتەوە. بله افدام محمدامی و باش بنا ام لسردرگه سنوری سیمال کافیش خابور کد کوید نافبرا باکور رجلات سوریه و باشور کردستان لوه داره وکو دیاره درگه هاتیه گرتن او هیا مهانه کو ریوبریا یا فیشخابور کو دابو جبو کسین خودی فرمنی باشور کردستان فرمن اوروپی کو سردان هاتو بونه خودی خو دا کو درکون و کسی هانا کو باشور بون کو جبو نخوشی جبو درمان کرنه کو درباس باشور بون او جیوه گرن روج آوای کردستان او هیاما بداوی بو لو تفگر هات راوستاندن بارهلگرین یه بازرگانی کو کلو پلن یه پدوی جیان کو هاورده دکرن باشور کردستان لو داره منها اوجی درخص قاده هانا کو تدا رادوستن او قاده جنهاج وان بارهلگران والا بی تنه چند بارهلگری هانا کو لو داره مانه و والانه اوجی لو داره راوستیانه جخوا گرتنا درگه سینوری سیمال کا باندوره که نینی لسر روشا ولاتین یه باکو رجلات سوری روج آوا کر ده هلن بازرگان دا کو بازرگان گلک کلو پلج باشوری کردستان هاوردت کرن پشتی گرتنا یا پشتی بریارا گرتنا درگه سینوری سیمال کا و فیش خابور نرخ کلو پلان با آوه کی باکو رجلات سوریه بهابو لگل بهابونا نرخ دلار البرانبری پرین سوری گرتنا درگه سنوری یه سمال کا فیش خابور کو بخوا وقت داماره که اجبو باکو رجلات سوریه اوجی دروازه یا تکانه جبلی وقت دروازه تنن به دولت دیتر را کوهات گرتن وکم آنی زمان گلک باندور نینی لسر روشا ولاتیان کر لگوری کارمند نیه درگه سنوری سمال کا کو جزم روج آوار راگهاندن کو روجانه ج 20 تا 30 کسی نخوشی نیه گران درباسی باشوری کردستان بون جبو درمان کرنه چه نخوشی نیه پنجشیر دبه چیزی نخوشی نیه کریزن دل دبه ل او یک نها پشتی گرتنا درگه سنوری هاتا راوستاندن وکو دیار الپشتامه دریوال تفگر چونه و هاتن تنه بریا کلیه که ترمکی یه ولاتیه که روج آوا بکل باشوری کردستان جان خوش دست دابو به امبولاس هات درباسی عالی روج آوا بو لو در او ترم رادست خودیا بو امبولاس جارک دن وگریا جهه خواه دەواازەی پیشخابور یاخود سێمەلکە لە یانزەی ئەم مانگەوە لەلایەن هەرێمی کوردستانەوە داخراوە. پێشتر بەڕێوەبەری پەیوەندیەکانی دەواازەی سێمەلکە بە زوومی گوتبوو خۆ بەڕێوەبەری ڕۆژاوا هیچ بڕیارێکی بۆ دواخستنی دەواازەکە نەداوە، بەڵکو بڕیارەکە تاکلایەنە و لەلایەن هەرێمی کوردستانەوە دراوە کە ئەوان دەڵێن پارتی دیموکراتی کوردستان بڕیارەکەی داوە. لە بەرامبەردا ئیدارەی دەواازەی پیشخابور ئەو کاتەی بڕیاری داخستنی دەواازەکە درا ڕاگەنراوێکی بڵاو کردەوە تێیدا خۆ بەڕێوەبەری ڕۆژاوا کە ئەو بە پێدەناوی هێنابوو تۆمەتبار کرابوو بەوەی ویستویەتی لە ڕێگەی دەواازەکەوە چەک و تەقەمەنی بگوازێتەوە بۆ نێو هەرێمی کوردستان بۆ ئەوەی دۆخی ئەمنی بشێوێنێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا هیچ بەڵگەیەکی بۆ ئەو تۆمەتبارکردنە نەخست بووە ڕوو. ئەمە جاری یەکەم نییە دەواازەی پێشخابور دادەخرێت، بەڵکو پێشتریش چەند جارێکی دیکە دەواازەکە داخراوە.
لا کۆتاییەکانی ساڵی 2021 بۆ ماوەی 40 ڕۆژ داخراو لەو کاتەدا بەرپرسانی ڕۆژاوا هاوشێوەی ئێستا گوتیان تەنانەت بۆ حاڵەتە مرۆیی پزیشکیەکانیش ڕێگە بە هاتوچۆکردن نەدراوە. دەواازەی پیشخابور لە خاکی هەرێمدا دەکەوێتە سنووری ئیدارەی سربەخۆی زاخۆ و لە دیوی ڕۆژاوای کوردستانیش دەکەوێتە سنووری پارێزگای حەسەکەوە. لە نێوان دەواازەکەدا ڕۆباری دیجلە هەیە و با پردێکی ئاسنین هەردوو بەری دەواازەکە پێیەکەوە بەسراونەتەوە.